ژمارەیەکی زۆر لە خاوەن مۆلیدا ئەهلیەکان لە بەرامبەر بڕیارێکی پارێزگای هەولێر بە بێدەنگکردنی مۆلیدا ئەهلیەکانی ناوگەڕەکانی شاری هەولێر و دەوروبەری گردبوونەوەیشان لە بەردەم قایمقامی قەزای ناوەندی هەولێر ساز کرد و داوایان کرد کە بە بڕیارەکەیان دابچنەوە چونکە تێچوەکەی زۆرە و کێشە بۆ پێدانی کارەبا بە ماڵانیش دروست دەکات. دەتوانین لە جیاتی ئەوەی هەر مۆلیدەیەک بکرێ بە یەک کاتم ژوورەکان کاتم بکەین لە جیاتی ئەوەی کە مۆلیدەکان بکرێ بە کاتم هەریەشێ بە کاتمە و پارەی زۆریش بە هەدەر دەدرێت لە وڵاتەی بە بۆنێ ئەوەی کاتم دروست دەکرێتن. بۆ لە نزیکەوە جۆگرتن و داواکاریەکانی خاوەن مۆلیدا ئەهلیەکانیش قایمقامی قەزای ناوەندی هەولێر کۆبوویەوە و دوای کۆبوونەوەکەش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند بڕیارەکە تا یەکی پێنج جێبەجێ دەکرێت ئەویش بە بێدەنگکردنی مۆلیدەکانیان. ڕاستی ئەو مۆلیدانە کە دەنگەکانیان زۆرە هاوڵاتیان بێزار دەکەن هەروەها کە دووکەڵیان هەیە زیان بە ژینگە دەگەینی بە تەندروستی هاوڵاتیان دەگەینیتن بۆیە ئەو بڕیارە درراوە دوا مۆڵەتیش یەکی پێنج هەر خاوەن مۆلیدەکەی یەکی پێنج چارەسەر نەکە بەو شێوەی بۆی دانراوە ئەوە مۆلیدەکەی لێ وەردەگیرێتەوە و خەڵکانێکی تر لە شوێنی ئەو دادەنرێتن. لە هەولێر نزیکەی 2000 مۆلیدەی ئەهلی لە ناوشار و دەوروبەری شار هەن ڕۆژانە باو بەشی کارەبای نیشتیمانی کارەبا باوڵاتیان دەدرێت. خاوەنی مۆلیدا ئەهلیەکانیش دەڵێن ئێمە خزمەتمان باوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە و داوا دەکەین با بە بڕیارەکەیاندا بچنەوە چونکە ئەگەر بڕیارەکەەوە خۆی جێبەجێ بکرێت ئەوە ڕەنگە لە هەولێر لە مانگی پێنجدا هەولێر بێ کارەبا بێت. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.